دووبارە دەچێتەوە ناو ئەو بیرەی لە مانگی نیسانەوە وشکی کردووە، بەڵام لە ئێستا و دوای هەڵکردنی 7 مەتری دیکە کە پێشتر تەنیا 16 مەتر بوو گەیشتۆتەوە ئاو. ئامانج لە دووبارە هەڵکردنەوەی بیرەکە ئاودانی ئەم باخەیە کە بەهۆی کەمبارانی و زۆری لێدانی بیری نایاسایی بە ئامێری پێشکەوت و دەشتی شارە زوری ڕوبەڕووی بێ ئاوی کردوتەوە. مەریوان نزیکەی 20 ساڵە سەرقاڵی بیر هەڵکردنە و هۆکاری وشکبوونی بیرەکان باز دەکات و دەڵێ وڵی ئەم ساڵ تقریبان لە مانگی 5 بۆ لە مانگی 4 یعنی بیر هەستەکەم دەستی کردو بە ئاو دابەزین تێگەی ئاوی بەعام ئاوی ژێرزەوی دابەزێ لە مانگی 4 دەستی پێ کردووە. جایشتا پێم وا بێ مانگە بەهاری ماوە ئاودا ئابەزێ بگەینە وەکو قەیمیە لە گا قۆڕی پاییز و مانگی 10 ئاوەکان تاو نامێنن تێگەی هەر هەمووشی بێبارانیە. یەکەم بێبارانی دووهەم بیری سووری زۆر تەئسیر ئەکا لە ئاوی ژێرزەوی. کابرا بڕۆ 10-15 دووەرمی کردووە 24 ساعت 4 ئینجێکی تێ کردووە ئەم ئاوە لەم ژێرزەوێ دەرێنێ پارایی پێیەکە. ئەمە هەمووی چییە؟ ئەمە هەمووی زەرەردا لە ئاوی ژێرزەوی. ئیتر ئەوەیە بە حکوم یەکەم ئەوەیە کە بێبارانیە و بیرە ئیتیوازیەکانیش خۆ دەزانی ڕۆژ بە ڕۆژ لەم لە ئابیسین بیرەڵەکەن لەو لە ئابیسین بیرەڵەکەنن. ئیتر ئەوە تەئسیرەکە لە ئاوی ژێرزەوی. شارەزایەکی بواری جیۆلۆجیش دەڵێ گۆڕانکاریەکانی کەشوهەوا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەگشتی گرتوتەوە و لە هەرێمی کوردستانیش لە هەولێر و کەرکووکەوە سەری هەڵدا، بەڵام ئێستا گۆڕانکاریەکان سلێمانی و ناوچەی شارەزوریشی گرتوتەوە و بووەتە هۆی دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی بە شێوەیەکی نائاسایی. کەمبوونەوەی ئاستی دابارین، بەرزبوونەوەی پلەکانی گەرما، پێش کەوتنی وەرزی بەرهەمهێنانی دانەوێڵەکان، ئەمانە هەمووی ئەو دەرەنجامانن کە لە گۆڕانکاری کەشوهەوا یا بڵێن گلۆبال کلایمەت چێنج لێکەوتۆتەوە. کاریگەری گۆڕانکاری کەشوهەوا و لێدانی ئەو ژمارە زۆرەی بیرە و دەرهێنانی ڕێژەیەکی زۆر ئاوە لەسەر کاریگەریەکانی کەمبوونەوەی کۆگە ئاویەکانمان و دابەزینی ڕۆچۆنی زەوی لەو ناوچانە. ئەوەی کە تا ئێستا دەرەنجامەکانی کە دەستمان کەوتووە بە تایبەتی بۆ سنووری شارەزۆر لە ناوچەکانی سەی سایەقا، نزیکی سنووری سیروانە، بەگشتی هەڵەبجا، نزیکی عەربەت، ئەو مەنتیقانە زۆر ناوچەمان هەیە تا ئاستی 15 بۆ 20 سانتیمەتر ساڵانە ئاستی زەوی لەو ناوچانەیە لە ڕۆچوونێکی بەردەوامایە. چاوەڕوان دەکرێت کاریگەریەکانی کەمبارانی لە ناوەڕاستی وەرزی هاوین و سەرەتای وەرزی پاییز دەربکەوێت. بە ئەرکی هەموو دانیشتوویەکی هەرێمی کوردستان دەزانرێت ئەو بە فیڕۆ نەدەن و پارێزگاری لەو سەرمایە سروشتیە بکەن تا هیچ کەس بە شێوەیەکی سەخت تووشی بێ ئاوی کەم ئاوی نەبێت. هوشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.